کارگانە ژینگەی شارەکەیان پیس کردووە. قەزای دەربەندیخان کە خۆی لە سروشدا شارێکی جوانە و چواردەوری تەنراوە بە سەوزایی لە ئێستادا ژینگەی و شارە لەژێر هەڕەشەیەکی مەترسیداردایە بەهۆی بوونی چەندین کارگەی چەولم و کەرەستەی بیناسازی. هەر بەهۆی ئەو کارگانەوە ڕۆژانە چەندین تەن لەو گازە ژاهراویانە بە ئاسمانی ئەو شارەدا بڵاو بنەوە و هاوڵاتیانی ئەو شارەش بێزاری خۆیان دەرەبڕن لەبوونی ئەو کارگانە لە نزیک شارەکەیاندا. ئەم کارگانی کە لە دەبێنخانایە کارگەی بەرد و کەسارە و چەمەتوانە بلوکانی کە لە ناو شای دەبێنخانە نزیکەی شای دەبێنخانە پیس کردووە. ئەمە کاریگەری هەیە بۆ سەر تەندروستی هاوڵاتیانی دەبێنخان کە بەدەستی ئەو ماڵانەی کە نزیک ئەم کارگەون بەدەستی نەخۆشی و دووکەڵ و بەتەبەتی ئەوانەی کە ڕەبوویان دائما لەبێ لە ڕێی خستەخانەوە بن. حکوومەتی کوردستان تا کوردستان پلانێکی استراتیژی دانێنابووە ئەم کارگانە ئەوەشی کە هەیە قسەیە تا کوردستان شەوای جێبەجێکردنەوە. ئەندامێکی ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانێکی سەوز حکوومەت و لایەنی پەیوەندیدار بە کەمتەرخەم وەسفەکە لە هێشتنەوەی کارگەکان لەناو قەزاکەدا. سەرۆکی شارەوانی دەربەندیخانی شتاکی لەوە ئاکاتەوە کارگەکان ژینگەی دەربەندیخانیان پیس کردووە. شکەکانی هەرێمی کوردستان ئابەدی ئەکرێت بەڵام ئەم حاڵەتێک کە لە دەربەندیخانە دەتوانین بڵێن حاڵەتێکی تایبەتە لەبەر ئەوەی لە ناو گەڕەکەکانی دەربەندیخاندایەوە بوونی ئەم کارگانە زەرری بە تەندروستی هاوڵاتیان گەیاندووە و ئێمە ژۆک و ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانێکی سەوەز دژی ئەو کارگانین کە لە ناو گەڕەکانە هەیەەوە بۆ چەندین جار ئێمە داوامان لە لایەنی پەیوەندیدار کردووە کە ئەو کارگانە دوور بخەنەوە بخرێتە دووری شار بۆ ئەوەی تەندروستی هاوڵاتیان پارێزراو بێ و ژینگەیەکی پاک ببەخشرێ بە دەربەندیخان. بەڵام بەداخەوە کە لایەنی پەیوەندیدار بێخەم و یان کەمتەرخەم بووە لە ئاستی ئەم داواکاری ئێمەدا. لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئابەدی ئەکرێت بەڵام ئەم حاڵەتێک کە لە دەربەندیخانە دەتوانین بڵێن حاڵەتێکی تایبەتە لەبەر ئەوەی لە ناو گەڕەکەکانی دەربەندیخاندایەوە بوونی ئەم کارگانە زەرری بە تەندروستی هاوڵاتیان گەیاندووە و ئێمە ژۆک و ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانێکی سەوەز دژی ئەو کارگانین کە لە ناو گەڕەکانە هەیەەوە بۆ چەندین جار ئێمە داوامان لە لایەنی پەیوەندیدار کردووە کە ئەو کارگانە دوور بخەنەوە بخرێتە دووری شار بۆ ئەوەی تەندروستی هاوڵاتیان پارێزراو بێ و ژینگەیەکی پاک ببەخشرێ. بەڵێ دەربارەی کارگەکانی ئێمە لەوتای من دەست بەکار بووم هەوڵەکانمان بەردەوام بووە هەروەها برادرانی پێش منش هەوڵیان داوە من تەواوکاری هەوڵەکانی ئەوانم لە ڕاستی ئەو کارگانە ژینگەی شارۆچکەی دەربەندیخانیان پیس کردووەوە لە ڕووی ژینگەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی هەموو لایەنەکان کە بیگریت بەڕاستی ئەو کارگانە بنەتەمای سەرێشە بۆ شارۆچەکەمان. بە گوێرەی ڕێنمایەکانی ژینگە پێویستە کارگەکان لە دووری شارەکان بن بەڵام لە قەزای دەربەندیخان جگە لەوەی کارگەکان لە دەوری قەزاکەن ژمارەیەکیان لە ناو گەڕەک و شوێنە گشتیەکاندان ئەوەش بووەتە مەترسی بۆ سەر تەندروستی هاوڵاتیانی دەربەندیخان. بەڵێ بەڕێزان پێشکەشکردنی هەواڵەکان بە شێوەی ئاماژە کۆتایی هات سوپاس بۆ هاوکەرمان شکار.